and freedom in Kurdistan. یا با تمام ببینیم نمینیم یا ابی برای سر بخونیم. بینەرانی کوردستان 24 لار شوێنێکن جوانترین سڵاوتان ئاراسە دەکەم. من هونەر ئەحمەد لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی دیبەیتێکی تایبەت لەسەر ڕەوشی ناوچەکانی ماددەی 140 پاش 100 ساڵ لە ڕێکەوتنامەی سایکس بیکۆ. بەوتەی فەرماندە سەربازەکانی هێزی پێشمەرگە و سەرکردایەتی سیاسی کورد ئێستا شتێک نەماوە بەناو ڕێکەوتنامەی سایکس بیکەوە. ئەویش بە خوێنی هێزی پێشمەرگە سنوورەکانی سایکس بیکۆ شکێنرا. ئایا ئەو جەنگەی کە لە عێراق و سووریا بەرپا بووە ژانی هەڵۆشاندنەوەی سایکس بیکۆیە یان جەنگێکی گەورەی چاوەڕوان نەکراو؟ پاش سایکس بیکۆ کورد دەبێت هەنگاوی چی بنێت لە ناوچەکانی ماددەی 140دا؟ ئایا کورد دەتوانێت لە ڕێگەی ڕیفراندۆمەوە ناوچەکانی ماددەی 140 بەگرنتی بگەڕێنێتەوە سەر هەرێمی کوردستان؟ مەترسیەکانی حەشدی شەعبی لە ناوچەکانی ماددەی 140دا چین لەسەر پرسی ڕیفراندۆم؟ بۆ قسە و باسکردن لەسەر ئەم بابەتانە هەریەک لە دکتۆر ئەمین عەزیز جواد مامۆستای زانکۆ، ئیبراهیم خەلیل ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان، دکتۆر محەممەد خورشید مامۆستای زانکۆم لەگەڵدایە لەگەڵ چەند گەنجە کاتون کە لێرە بەشداریمان لەگەڵاکەن. دکتۆر ئەمین سەرەتا لە جەنابتەوە دەست پێکەم بەخێراتنی هەموو لایەکتانەکەم و ئەگەر بێت و قسە لەسەر پرسی هەڵوەشاندنەوەی بابەتی سایکس بیکۆ بکەین. ئێستا فەرماندە سەربازەکانی هێزی پێشمەرگە دەڵێن ئێمە توانیمان بە خوێنی خۆمان سنوورەکانی سایکس بیکۆ تێک بشکێنین، بەڵام هێشتا لە ڕووی ئیداریەوە ئەوەی دەبینرێت ئەم ناوچانە نەگەڕێنراوەتەوە سەر هەرێمی کوردستان. پاش 100 ساڵ لە ڕێکەوتنامەیە کورد دەبێت چی بکات لەم ناوچانە بۆ ئەوەی لە ڕووی ئیداریشەوە ئەم ناوچانە بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان؟ سپاس بۆ ئێوە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم، بە خێراتنی ئەو گەنجە بەڕێزاناکەم. سایکس بیکۆ تەواو بوو، بەڵام پێش تەواوبوونی سایکس بیکۆ شەڕی داعش ڕوویدا. شەڕی داعشش کە ڕوویدا واقعێکی فەرزکرە سەر ئەم وڵاتە، ئەویش ئەوە بوو کە شتێک نەما بە ناوی حکوومەتی مەرکەزیەوە لە هەندێک لە پارێزگاکانی عێراقدا قواتی عێراقی، جێشی عێراقی، سوپای عێراقی، ئەوانەی کە ئەو پارێزگایانان پاراست لە ئیرهاب و تیرۆر نەمان و لە ماوەی چەند سەعاتێکە تێوانەوە. ئەویش وای کرد کە ئەو هێزە سیاسیانەی کە لە ئەو پارێزگایانن فەرزی واقع حاڵ بکەن، دیفاع بکەن لەو پارێزگایانەی کە ئەوان چەند ساڵێکە لەو پارێزگایانە تێکۆشن و خەبات ئەکەن، چ خەباتی سیاسی چ خەباتی چەکداری. بۆیە ئەو واقعە فەرز بووە سەر ئەم جێگایانە زیاتر ئەو جێگانەی کە پێوترێ ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان. ئێستا کورد ئەو واقعە دەبینێت ئەوەی کە ئێستا فەرز بووە، بەڵام بۆچی لە ڕووی ئیداریەوە هەنگاو نانرێ بۆ گەڕانەوەی لە ڕووی ئیداریەوە تاکو ئێستا کەسانێکن لەم عێراقەدا لەم وڵاتەدا قەناعەتیان بەوە هەیە کە ئەوەی کە نووسراوە لە دستورە ئەبێ پارێزگاری لێ بکرێت. ئەوە لە عێراقدا، ئەی لە کوردستان بۆچی کوردەوە هەنگاوە نانێ؟ چۆن لە کوردستان؟ بۆ نمونە سەرکردایەتی کورد، سەرکردایەتی لایەنە سیاسی کوردیەکان، تۆ هەرێمی کوردستانیش پابەندە بە شەراکەتێکەوە کە لەگەڵ هێزە سیاسیەکانی سیاسی عێراقیەکانە کردوویەتی. تاکو ئێستا قەناعەتی بەوە هەیە مەجالی تیا ماوە کە ئەوانەی کە نووسیانە ئیتفاقیان لەسەری کردووە جێبەجێ بکرێت. بەڵام بە قەناعەتی متەواضعی من گەیشتووەتە ئەوەی کە هەموو لایەک مەیوس بووە لەوەی کە نووسراوە لە سەروەرەقە و شتێک بە ناوی دوستورەوە جارێکی تر زۆر زەحمەتە ئەوە خاڵانەی کە ئیتفاقی لەسەر کراوە جێبەجێ بکرێ، بە تایبەتی لەگەڵ هێزێکە کە تۆ قەناعەتت پێی نییە، ئەوش قەناعەتی بە تۆ نییە وەکو شەراکەتێک بمێنێتەوە لەگەڵتا. بۆیە نەکتەنیا کورد یا هێزی کوردی گەشتێتە ئەو قەناعەتە، زۆر لە هێزەکانی تریش هێزە سونیەکان گەیشتنەوە ئەو قەناعەتەی کە ئەوانیش پێویستەکات
ئەو هەنگاوی کە کورد نای ئەوانش ئەو هەنگاوە بن. بەڵێ دواترە گەڕێنەوە قسە لەسەرەوە بابەتەکە کە ئایا سونە بۆ چوون و ڕای سونە چیە بێت لە کاتی ڕاگەاندنی سربەخۆیی یاخود دەوڵەتی کوردیدا. چمە لای مامۆسای برای مامۆستا قسەم لەسەرەوە بکەیت لە میراتی دابەشکردنی ناوچەکەیە پێت وایە کورد ئەم جاریان بەشی خۆی بەرەکەوێ یاخود جارێکی دیکە بێتەوە قوربانی. بەنای خۆی بەخشندە و میرەبان سپاسیەوە بە خێراتنی هەموو ئەو میوانانەکەم. من وازانم ئەم وەزعی کە ئێستا هاتوۆتە پێشەوە هەموو کۆی هاوچێشە سیاسەکان و هاوچێشە سیاسەکانی گۆڕیوە لە ناوچەکەیە و ئەمە بڵێ چاوەڕوان نەکراو بوو یان بڵێ پلیاندا ڕێژراو بوو هەردووچی قابلی قوبولکردنە و قابلی قسە لێکردنە. ئەگە چاوەڕوان نەکراو بوو بۆ کورد قازانجی هەبوو من وازانم هەردووچی هەبووە هەم چاوەڕوان نەکراو هەم لەوانەیە پلاندا ڕێژراوش بوو بێت بە هەردوو حاڵەتەکەی ئەبێ ئێمە قسەی لەسەر بکەین بەڵام ئێمە بێن یا سەرەوەی کە بڵین کورد لە عێراقا بە شێوەیەکی گشتی لە دوای 2003 وای زانی ئەکرێ بە دەستور و بە شێوەیەکی یاسایی ئەم ناوچە دابڕێنراوانە کە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانە بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان و لە بیدای لە سەرەتای ڕوخانی ڕژێمەوە کورد عاملی ئەساسی بوو لە دووشتە یەک لە پێکهێنانەوەی جارێکی تری عێراق دوو لە پاراستنی ئەم ناوچە دابڕێنراوانە هێزەکانی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی ئاسایشی هەرێمی کوردستان بە لە زمانی دوو ئیدارەی و ئێستاشی پێوە بێت بە چڕی لەم ناوچانە گیان و سەر و ماڵی هاوڵاتیانیان پاراست و خوێنیان بەخشی و قوربانیاندا و شەهید و برینداریاندا. نەگەڕێمەوە سەر پرسیارەکەم تۆ پێت وایە کورد ئەم جاریان بەشی خۆی وەرەگرێت لەو گۆڕانکاریە سیاسیە جوگرافیەی کە لە ناوچەکەدا هەیە یاخود جارێکی دیکە ئەگەر ئێوەی هەبێتەوە بە قوربانی. من وازانم لە ڕووی عسکەریەوە لە ڕووی هێزەوە ئێمە هەموو شتەکانمان تەواو کردووە بەڵام لە ڕووی سیاسی و ئیداریەوە پێویستی بەوە هەیە هەموو لایەنە سیاسیە کوردستانیەکان بەیەکەوە جارێکی تر خۆیان ڕێکخەنەوە بۆ ئەوەی کە سوود لەم دەرفەتە ببینن و لە ئەم قوربانیانەی کە دراوە نەبێتم قوربانی هەڵەی سیاسی و ئیداری کە ئێستا هاتوۆتە پێشەوە. بەڵێ کاک محەممەد دێمەوەلای جەنابەت قسم لەسەرەوە بکەیت لە ساڵی 1990 کاتێک بەشێکی زۆر لەم ناوچانە کۆنتترۆل کراوە جارێکی تر حکوومەتی عێراقدا گیری کردەوە حکوومەتی هەرێمی کوردستان چیەکێتی چپارتی قسان لەسەرەوە کرد کە ئێمە لەبەرەوەی دەوڵەتی کوردی ڕناگەن یاخود سەر بەخۆی ڕناگەین هۆکارەکەەوە تا هێشتاکە کەرکک نەگەڕاوەوە سەر هەرێمی کوردستان و کەرکک لەژێر کۆنتترۆلی ئێمە نییە لە ساڵی 2023 کەرکک کەوتەوە ژێر کۆنتترۆلی کورد تا ڕادەیەک ئێستا پارێزگار کوردە بەشێکی زۆر لە دەستگا ئەمنیەکانی ئەم شارە و لە پاش شەڕی داعیشەوە کورد زیاتر لە ڕووی هێزەوە لەم ناوچانە بەهێز بوو بەڵام بۆچی ئێستا هەنگاوی ئەوە نادێت لە ڕووی ئیداریەوە ئەم ناوچانە بگەڕێتەوە بە تەواوەتی. بەناوی خی گەورە سلااو ڕێزم بۆ بینەران و بۆ میوانە بەڕێزەکانتان ئیمڕۆ 95 یادی یەکەم هەڵبژاردننی ساڵی 92 هەرێمی کوردستانە لێەوە دەست پێەکەم ئەو نەتەوەی کە لە ساڵی 92 بڕیاری خۆیدا کە لە 95 بۆیە چوینە سەر سنووقی دەنگدانەکان کە جارێکی تر نەگەڕێنەوە ژێردەستی بەداخەوە ئەوەی کە گرفتی سەرەکیە لە لای ئێمە لەم بابەتە ئەوەیە جۆری بیرکردنەوە لە هەرێمی کوردستان بەدابەشبوو لە نێو هەموو پارتە سیاسیەکان جۆرێکی کۆنسەرواتیزمە لە سیاسەتی نێودەوڵەتی و سیاسەتی هەرێمی جۆرێکی تریش با بڵێن زیاتر نێۆیە یان نێوخوازە نێوکلاسیکی بیرەکەنەوە بۆ ئەوەی کە سیاسەتی دەولی یا قانونی دەولی گۆڕانکاری بەسەرا هاتووە ئەوەی کە بۆ ئێمە لە دوای 91 یا لە دوای 2003 یا لە دوای جەنگی داعش و هاتنی پێشمەرگە بۆ پارێزگاری لە هەموو ئەو ناوچانە و پاراستنی هەموو نەتەوەکان هەموو ڕەنگە جیاوازەکان لەم سنوورانە بۆ لە ڕێی ئیداری کار ناکەین بۆ ئەوەی کە بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان و ئەو کاتە بڕیاری لەکەرەوەی بدەین بەڵێنێکی بەرجەستە دراوە بۆ گەڕانەوە ئەم ناوچانە بمبوری بۆی هینەکە تەواوکەم دێمەوە سەر ئەو پرسیاری جەنابی شێت دابەشبووی نێو ئەو ئەفکارانەیە کە ئێمە وەکو کورد
بە تایبەتی لە لای کۆنسەرڤاتیزمەکان جۆرێک لە ترس و دڵڕاوکێ هەیە لەوەی کە مۆزوعی کەرکووک مۆزوعێکی گەورەترە لە کورد مۆزوعێکی گەورەترە لە عێراق مۆزوعێکی جیهانیە و ئێمە ناتوانین سیاسەتی دیفاکتۆی خۆمان لەم ناوچەیە جێبەجێ بکەین و ئەگەر ئەمە هاتە پێشەوە لەوانەیە تووشی گیرروگرفتی یەکجار گەورە بین ئەمە جۆرێکی بیرکردنەوەی جۆرەکەی تر پێی وایە کە سیاسەتی دیفاکتۆ لەم وەزعی ئێستای دوای 100 ساڵی سێکسپیکۆک و دکتۆریژی شارەتی پێدا ماوەسازی شارەتی پێدا ئەکرێت جێبەجێ بکرێت چکە بەگەڕانەوە بۆ مێژوو لە کاتی سایکسپیکۆشە ئەبینین بۆ نمونە ئەگەر دەوڵەتی فەلەستینی ئەو سەردەما یا بەناو ئیسرائیلی ئێستا لە بەرچاو بگرین هەندێک ناوچە هەبوو کە ناوچەی نێودەوڵەتی بوون بەڵام دوای ئەوەی کە ئیسرائیلیەکان ئیعلانی دەوڵەتی خۆیان کرد و ناوچانەشیان خستە ژێر ڕکێفی خۆیەوە بۆ ئەمری واقع پێتوانێت فەڵەستین و کەرکووک جیاوازی هەیە لە ڕووی ئابوووریەوە نەخێر هەر گرفتەکان ئەگەر بۆ ئەو سەردەمە و ئەم سەردەمە لێکیکەیتەوە ئەو خەتێک کە سایکسپیکۆ هەردووک با بڵێن مۆزەفی فەڕەنسا و بریتانیا ڕایان کێشا بوو لە غەزە و ئێرەحا دەستی پێ کرد لە کەرکووک کۆتایی پێهات خەتی سووری بینی ناوچەی ئەی و ناوچەی بی لە غەزە و ئەریحاوە دەستی پێ کرد لە کەرکووک کۆتایی پێهات ئیزەن بەو خەتە ئەگەر لە ڕووی مێژوویەوە بیری بکەینەوە لە ڕووی ئەو گرفتانێک کە هەبووە هەر زۆر لێک نزیک کرد یعنی ئەوە شتێکی تر نییە بەڵام ئەوەی کە ئێمەی کورد ئێستا چۆن ئەتوانین کارێکی واجددی بکەین ئەم ناوچانە بگەڕێنینەوە دوو حاڵت هەیە کە لە ڕووی یاسای نێودەوڵەتی و لە ڕووی یاسای نێوخۆیژۆک و دەستوری عراقی ئەمە ئەتوانین ئیساهانی پێ بکەین مەسلەی ڕەفراندۆمە گەڕانەوە بۆ ڕای خەڵک زیاتری لەسەرەکەم من پێم وایە ئێمە ئەبێ دەرباز بین لە ڕێی حزبە سیاسەکان ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ ڕای خەڵکی ناوچەکە بین لەگەڵ خەڵکی ناوچەکە گفتوگۆ بکەین بە پێی مادەی 140 دەستوریش ئەو ڕێگەیەمان پێدراوە بە پێی هەردوو ئاهدی دەولی ساڵی 66 چه ئاهدی اقتصادی چه ئاهدی سیاسی ڕێگەمان پێدراوە بگەڕێن بۆ ڕای خەڵک ڕێفراندۆم بکەین زین خەڵکەکە چی گەرەکە جێبەجێ دەست خۆش سپاس دەکەم دکتۆر تۆ بەو پێی ماوەیەکی زۆر جێگیری پارێزگاری چکریت بووی و لەو ناوچانە ژیاویت و ڕاوبۆچوونی بەشێکی زۆر لە سەرکردە سیاسیەکانی سونەکانی شەزانیت ئێستا ئەگەر کورد بڕیارێکی لەو شێوەیە بدا بڕیاری سەر بەخۆی بدا بە کەرکووک و ناوچەکانی مادەی سەڵچیلەوە پێت وایە سونە چۆن پێشوازی لەم بڕیاری کورد دەکات بەڕای من لە خلال تەجروبەم لەوێ لە بڵێن سەلاحەدین بۆ ماوەی 12 ساڵ پێش ئەوەی کە بمە جێگری پارێزگاریش هەر من مامۆستای زانکۆ بوومە لەوێ و پێش وەختیش تەڵەبە بوومە لەوێ کێشەی گەورەی سونە لە عێراق ئەوەیە کە سەرکردەیەکی یەکیان نییە ڕێیەکی یەکیان نییە یەک ڕێیان نییە ینی هەر یەکە ڕێیەکی هەیە گرت بۆ کورد دروستەکات ئەوە بڵێ ئەوە کێشەیەکی گەورەیە بەڕاستی تۆ ئەمڕۆ بتەوێ ڕاستە کورد پارتە سیاسەکان لە بینی خۆیانەوە خلافێکەیە بەڵام کە مۆزوعەکە گەیشتە مۆزوعی نەتەوایەتی و قەزەی کوردی کەوتە خەتەرەوە هەمویان یەکیانەیە بەرامبەری ئەوانی تر بەرامبەر مقابلەکەیان و هەروەها شیعیش تا ڕادەیەک وایە بەڵام کێشەی سونە ئەوەیە تۆ کە بتەوێ بابەتێکیان لەگەڵا باس بکەی ڕێیشان لێوەرگیت لەگەڵ کامیانە باسکەی ئەوە گەورەترین کێشەی بەڕاستی نەک کێشەی سونەیە کێشەی کوردیشە لەگەڵ عەرەبی سونە جا بۆیە بەڕاستی ئەم مەوزوعە هەندێک لە عەرەبەکان خاستن دوای مەوزوعی داعش شەڕی داعش دوای ئەوەی تەجروبەیەکی فاشلیان هەبوو لەگەڵ لایەنەکانی شیعەکانە ئێستا ینی چۆن ئەڵێ نەرمترن بۆ ئەو مەوزوعە بەس پێش وەخت تۆ باسی فیدرالیەتت بکردایە ینی ئیستیعابی مەوزوعی فیدرالیەتیان بۆ هەرێمی کوردستانیش ناکرد ینی ئەو نەرمیێت لە چیە نەرمێکی ئەو نەرمیێت ئەوان دوای ئەوەی ئیستدامیان کرد لەگەڵ هەندێ چۆن ئەڵێ ڕەئی جیاوازە کە بە هیچ شێوێک قوبوڵیان ناکات وای لیان کرد ئەوان نەرمیەک بنوێن بەرامبەر تەرەفەکەی تر دوای ئەوەی کە خۆیان هەستەکەن ئێستا ئەوانش بیر لە جیابوونەوەکەن لە عێراق ئەوانش هەست بیر لەوەکەنەوە کەم چۆن ئەڵێ محافظات ینی ئەقلیمی محافظات دروست بکەن چەند محافظەیەک بگرن ببنە ئەقلیمێک جیاب بنەوە چونکە بەڕاستی طبیعەتی حالی ئینسان وایە حەز لە نەوعە حڕیەتێک کات حەز لەوە کات سربەخۆ بێ حەز ناکات بە تایبەتی لە هەر شکاتێکە کە مقابلەکەت ئەوەی کە دەستی بەسەر تا ئەڕاویا شتەکان لە بەردەستایەتی توندوتیش بێ حەقی خۆتت دەداتێ هەوڵە دەی زووتر جیابیتەوە بۆیە ئێستا عەرەبی سونە گەیتەوە قەناعەتێکی ئەوە کە هەرێمێکی سونە دروست کوردە و بڕیارە بدات سونە بەگشتی پێچم وتیانی کێشەی گەورەمان ئەوەیە سونە یەک قیادە نین یەک ڕەئی نین هەرەکەی ڕێیشانەیە و قابلی نیش هەموو جارێک قابل بوون بۆ ئەوەی کە هەنێکیان پەشیمان بکرێنەوە ڕابکێشێن ئەوەش کە ڕوویدا لەم فترەیە کە بەناوی معتەسیمونەوە لە پەرلەمانی عێراق ڕوویدا هەندێک لەوانەی کە چوونە
دژی سەلیم جوبوری کە سەرۆکێکی ینی قایدێکی سنیە سەرۆکی پەرلەمانە قایدێکی سوێن لە حسەر حسەوان دانراوە وای لیان کرد کە هەندێک لە عەرەبی سونەت دژی سەلیم جوبوری بۆستن زیاتر لەوانی تر جا بۆی ئەوە گەورەترین کێشەیە بەڕاستی تۆ شیعە ڕەفزی هەندێک لە هێزە شیعەکان ڕەفزیەوە کە سونەش ئەو کێشەیە ئەمە بۆ چوونی سونەکان ئەمێ مامۆستا ئیبراهیم قسەم لەسەرەوە بۆ کە ئێستا هێزێکی زۆری حەشدی شعبی لە سنووری خورمات و لە سنووری کەرکووکشێ پێت وایە ئەم هێزانە لە داهاتوودا گرفت بۆم ناوچانە دروستەکەن ئەگەر کورد بڕیاری سربەخۆیی و بڕیاری جیابوونەوە بدات خۆی دیارە غەیری هێزەکانی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی ئاسایشی هەرێمی کوردستان ئێمەی کورد بڕوامان وایە کە هەر هێزیەکی تر ئەبێتە مای پشێوی لەم ناوچانە ئەمە بڕوای مطلقی ئێمەیەوە هەر کوردێک لە دەرەوەی ئەم بڕواایە وابزانێ بوونی ئەو هێزانە نابێتە مای پشێوی من وازانم بە هەڵەیە چووە لەبەرەوە بوونی هێزێکی تر جگە لە هێزەکانی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی ئاسایشی هەرێمی کوردستان مای پشێویە و ئەوەش بینیمان کە لە دووس خورمات و بینیمان کە چی ڕوویدا وە خاڵێکی تر گرنگەوەیە کە ئەوان چیان کردو بۆ ئەم ناوچەیە بۆ پاراستنی سەرماڵی هاوڵاتیانی خۆیان کاتێکە شعبی لە داهاتوودا ئەبێتە سەرێشە و گرفت لە بۆ ئەم ناوچانە بەڵێ خۆی لە ڕابردووە کورد چی بکە ئێستا اینجا خۆی لێرەیە کورد دەبێت چی بکە قسەیەکە خۆشی چی ئەکرێ قسەیەترە ئەوەی چی ئەکرێ ئەبێ قسەی لەسەرکەی نەگەوەی چی بکە چی ئەکرێ ئێستا هەتا ئێستا بۆ چوونەکان ئێمە لە ناوچە دابڕێنراوەکان ئەوەنە قسەمان کردووە لەسەر مەوزوعی چۆنیەتی گەڕانەوەی کەرکووک و ئەو ناوچە دابڕێنەرە بۆ هەرێمی کوردستان قسە لەسەر دوو احتیمالەیە احتیمالێکی ئەوەیە کە ئێمە ئەو پێکهاتانەی تری ئەم ناوچانە ڕازیکەین لە ڕیفراندۆم دەنگ بدەن بۆ گەڕانەوەی ناوچانە بۆ سەر هەرێمی کوردستان کامە وازانم لە ماوەی ئەم 12 ساڵەیە کورد توانیوێتەوە بکات لە ماوەی 12 ساڵە نەمانتوانیەوە بکەین لەبەر دوو هۆکار هۆکاری یەکەم نەمانتوانیەوە پلانێکی گشتگیری ڕێکوپێکمان هەبێ بۆ مامەڵەکردن لەگەڵ نەتەوەکانی تری دەرەوەی کورد هەر حیزبە و خۆی پلانی هەبووە چۆن مامەڵە لەگەڵ ئەو نەتەوانە بکات ئەمە خاڵێکی زوعفە خاڵێکی ترکە زوعفی ترە کە نەمانتوانیوە ئەو نەتەوانەی ترش هەڵوێستی جدیان هەیە لەوەی کە بڵین دش بووە سن بەوەی کام ناوچانە بگەڕێتەوە بۆ سەر هەرێمی کوردستان بۆیە لێرێ ئەبێ ئێمە اینجا چیمان پێ ئەکرێت زۆر باشە مامۆستاکەیان دێمە وڵات کاک محەممەد قسم لەسەرەوە بکەی هەر لەو گلێ و گازندانی مامۆستا ئیبراهیمەوە دەست پێەکەم ئەوەتێت حیزبەکان یەک دەنگ نەبوونە تا بەرامبەر و پێکاتانە چی بکرێت بۆ ئەوەی لە پرسی ڕیفراندۆم لە پرسی ڕازیکردنی پێکاتەکانی دیکە چەند ڕۆژێک بەر لە ئێساش لە لێدوانێکی جەنابەتەوە گوێم لێ بۆ کوردستان بچوە قسە لەسەرەوە کرد کە وەکو پارتی دیموکراتی کوردستان هەوڵیاوادەن لەگەڵ لایەنەکانی دیکەدا قسە بکەن بۆ ڕازیکردنیان بۆچی ئەمە هەموو لایەنەکان کۆنابن یاخۆت قسە لەگەڵ پێکاتەکانی دیکە قسە ناکەن بۆ ڕازیکردنیان لەسەر پرسی ڕیفراندۆم بەنسبەت کەرکووک من هاوکار بۆ مامۆستا کۆمنتێکی بچووکم هەیە لەسەر مەسەلەکە ئێمە لەسەر یەک بابەت کۆک بووینە ئەویش دواخستن و پاشخستنی چارەسەرەکانە پێم وایە هەمومان لەسەر ئەوە کۆک بووینە لەسەر ئەوەی کە چارەسەر بکەین کۆک نەبووینە بەڵام هێشتمانێتەوە بۆ کات ئەمە یەکێک لە گرفتە سەرەکیەکانی بۆچی دواخراوە ینی ئەوە گرفتێکی زۆر گەورە بووە بۆ نسبەت ئێمە لە ئەو هەلە مێژوویانەی کە لەبەر دەستمان بووە بۆ چارەسەرەکان لە جادەوەی کە چارەسەرەکە بکەین بێدەنگیمان لێ نواندۆ و پاشمان خستووە بۆی کات خۆی چارەسەری گرفتێکی سەرەکیە ئێستاش بێدەنگن من پێم وایە ئێستاش لایەزال ئەو جۆرە کەمتەرخەمیە یان گوێنەدان بۆ پاشخستنی چارەسەرەکان پاشەخەی دوای ئەخەی لە کاتی خۆیان چارەسەری ناکەی گرفتی سەرەکی ئێمەیە لە هەموو ئەم ناوچانە چۆن تەعامل کۆکن لەسەر دواخستنی و بابەتە و بابەتە دووەڵڵاهی ئەگەر بە ڕێیش کۆک نەبوو بێتین یا ئەزعفولیما لەبەردەم ڕاگەیاندن کۆک نەبوو بێتین بە عەمەل و بە بێدەنگیەکانمانە کۆک بووینە لەسەر ئەمە کارێکی زۆر خراپ بووە کە کردومانە سەبارەت بە پرسیارەکەش کە بۆ ئێمە هاودەنگنین من پێم وایە لە ناوخۆی خۆمان لە گفتوگۆ تایبەتیەکانمان هەر احتمالە ئیشارەت بە سەردانێکی مامۆستا ئیبراهیم بدەم کە پێشنیارێکی کردم ماوەیە کەرکووک کە لەلایەنە سیاسێک کوردەکان کەم تەرخەمن لە گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان ڕاستە هەروەکی مامۆستا ئیبراهیم کەم نەهێژ مامۆستاوەیتە خەتای کاک بنەرە ینی پێشنیارێک هەیە ئێستا لەسەر ئەو کەوتم پێشنیارێکەیە کە هەموو لایەنە سیاسەکان بە یەکەوە کۆبینەوە برایانمان لە یەکگرتووی ئیسلامی لە پشتی پێشنیارەکەەوە بوون بە یەکەوە
گفتوگۆ بکەین و لایەنەکان کۆکەینەوە بەڵام بکەن یا بڕیار بدەن بڕیاردراوە هەندێک بڕیاردراوە هەندێک کردەوەش کراوە بەڵام لەوانەیە هەموو حزب سیاسیە کوردیەکان و حزب تورکمانیەکان و حزب عەرەبیەکان بەیەکەوە ئەمەمان نەکرد بێ ئەو بڕیارانەی چین کە دراون بۆ نمونە کۆمەڵێک دانیشتنی خاص لەگەڵ کۆمەڵێک لایەنی عەرەبی کۆمەڵێک لایەنی تورکمانی لە کۆتایی ساڵی 2014 لە مانگی چواری 2015 لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستان لەلایەن سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەمانە کراوە گفتوگویان لەگەڵ کراوە بۆ چکە ئێمە پێمان وا بووە وەکو کورد ئەو نەتەوانەیتر ئەو لایەنانەیتر پێویستیان بە گەرنتیە پێویستیان بە قسەیەکە کە لە سڵتەی باڵاوە بیبیستن بۆی کە بتوانن زەمانەتەکان چین بۆ ئەمانەمان کردووە بەڵام ئەمە بۆ نمونە مؤسسەیەکی حکومی یا مەسەن تەرەفێکی زیاتر لە پشتی مۆزوعەکە بووە ئایا هەموو حزب سیاسیەکان بە وەفدێکی مشتەرەک ئەمەمان کردووە یان نوێنەرانی ئێمە لە ئەنجومەنی پارێزگا بەیەکەوە ئەمەیان کردووە ئەوەمان نەکردووە بۆ نەمان کردووە پاشمان خستووە کاتی زیاتر پێدەم ئەو میوانانەش با قسەی خۆیان هەیە پێمەوە بێت ئەو مایکە لای کێ قسە بکە مایکە دەورادرە سپاس وەڵام من یەک تەوزیحەیەک لەسەر قسانەی مامۆستا ئامین کە پێی وایە بۆ مەسەلەی ئەوەی کە ناوچە داپێنراوەکان کاتیەوە نەهاتووە کاتی ڕفراندۆم ڕابگەێنێت و چیدی ئەو کاتانە بە فیڕۆ نەدەین و وەکوی دکتۆر محەممەدی ژاماژەی پێکرد چارەسەکان لەمە زیاتر دوان نەخین بۆی بتوانین ڕفراندۆم لەسەر ناوچە کوردستانەکان بکەین زۆر سپاس باڵێ بیدە و برادری تەنیشتە من پرسیارەکەم ڕوو لە مامۆستا برایمەکەم کەوا ئەلێ لە ناو پێکاتەکانی ناو کەرکووکە کە چۆن دڵیان ڕازیکەی مامجەلال چەند ساڵە لەم پێش ناو کەرکووکە لە 132 دابش کرد بەسەر عەرەب و تورکمان و کووردە ئایا چی بکەین لەوە زیاتر چیان بۆ بکرێت کەوا ئەوان دڵیان ڕازی بکرێت و ئایا پرسیارەکەی کەشم ئەوەیە کە لە 132 مافی ئەوان نەبوو مافی ئەوان بووە ئەوان خایل نابن بە ڕەئی ئێمە بە ڕەئی خەڵکی کەرکووک ئەوان چیان بۆ بکرێت ڕازی نابن کەوا ڕیفراندۆم بە شێوەیەکی ئیجابی لە کەرکووکە ئەنجام بدرێ و شیعەش بە تایبەتی شیعە چۆن دەست لە نەوتی کەرکووک هەڵەگرێ و چیان بۆ بکرێ بەڕای ئێمە وەکو کەرکووکیە بە هیچ شێوازی ڕیفراندۆمەش بکرێ ئەوان بەو ڕیفراندۆمە ڕازی نابن منجا بۆ مامۆستا براییم دوینەکەم ئەوەیە پرسیارەکەم لە ئەو 132 کەرکووک مامجەلال دابەشی کرد بە کەوا بۆ تورکمان و کوردوش بکرێ بەڵام لەوە زیاتر چیکەیان بۆ بکرێ ڕازیە بن بەڵێ ئەمە کێ قساکە پێشەوە ئەم ێوارەیە حەسەن تۆران ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کوردستان بسوار باسی لەسەرەوە کرد کە ئەوانۆکو تورکمان لەگەڵ ئەنجامدانی ڕفراندۆم نین لەم ناوچانە ئەو برادەرە قسەی خۆی بکات دواتر قسەی زیاتر لەسەر و بابەتاکن زۆر سپاس بە خێراتنی میوانەکانەکەم بەڕای هەرسێ مامۆستا ئایا کە لە خەتۆی پاش ڕفراندۆم ئەبێ ئەو کێشانی کە ڕوبەروی ئێمە بنەوە لە کەرکووکە چی بێ مەسەلەن جیرانەکانی ئێمە دەزانین کە زۆر لە وڵاتانی تر دەستی لە کەرکووکەیە وەک مامۆستا ئاماژەی پێکرد ئەقلیمی و دەولیش ئایا ئەو ڕێوشێنانەی چییە بۆی ببڕێتە بەر لە کاتی تۆ لە ئەنجامدانی ڕفراندۆمە یان بۆ گەڕانەوەی کەرکووک و تەنفیزکردنی مادەی 140 ئەو ڕێسانە شوێنانەی کوێیە کە کاتێک بمانێ وەکو کورد وەکو دەوڵەتی کوردستان ڕای بگەێنین بۆ قەنەعەت پێکردنی وڵاتانی دەور و پشت زۆر باشە زۆر باشە مایکەکە ئەو برادری لە دواوە قساکە خێراتنی میوانەکان دەکەم من بەڕاستی پرسیارێک زۆر لام سەیرە ئەوەش ئەوەیە کە باسی هاوکێشەی ساکیز بیکۆ دەکرێت بۆ لە 100 ساڵەدا باز دەکرێت ئایا گرنگی باسکردنی ئەم ساکیز بیکۆ لە 100 ساڵە بۆچی کرا بۆ لەم کاتەیە کرا و کاتێک کە تو باسی تۆ پێت وایە بۆچی لەم کاتەیە کرێ بۆ لەم کاتەیە کرا ئەمە ئەنی پرسیارەکە لە من دەکەی بۆچی کرا یاخۆ من پێم وایە بەڕاستی جۆرێکە لە ڕژاندن بەڕاستی ڕژاندنی خەڵک ینی ئەمر بابەتێکە مر وەرەقەیەکە فڕێدرێ دوای ئەوە کە باسی کێ وەرەقەیە فڕێدا بەڵێ کێ ئەو کە وەرەقەیە فڕادا و بابەتە ئەڵێم ڕاوکردنی کەروێشک بە تانجی برسی ناکرێت
ئیتر من دەمێتەوە باسەوە زۆر باش ئەو مایکە بدەیت تەنیشتەوە برادری تەنیشتەوە بەڵام شتێکی بچووکم بە کورتی بە کورتی کە باس ئەمە دەکرێت ینی ئەمە چ سوودێکی هەیە بۆ ڕێخستنی نێوماڵی کورد ئەوە شێکەکە لە تەوەرەکانی ئێمە قسەی لەسەرەکەین پێشکی دەستخۆشی بەرنامەکە لەکەم وڵام من دوو پرسیارەکیشان بۆ مامۆستا دەنگ زۆر کەس بوو ناوی مامۆستا و ئەمەی تریش مامۆستا بە ڕێزەشمان نەزانی بەڵێ محەممەد مامۆستا ئیبراهیم دکتۆر بەڵێ بەخێر بەسەر چاو مامۆستاڵێ اتفاقی ساکسپیکۆ تەواو بوو بە چه بەڵگەیەک ئەڵێتەوە بە نازانم ئەمە پرسیار بۆ مامۆستا بەڵێ ئەوە نەکەمان فەرماندە سەربازەکانی هێزی پێشمەرگاڵن ئێمە سنوورەکانی سایکسپیکۆمان تێک وەکو ئەگە بڵێن وەکو ئەقلیمی دووەلی کە ئەڵێن تەواو بوو بەچی ئەڵێنتەوە بە چه بەڵگەیەک ئەڵێنتەوە بوو بۆ مامۆستاش ئەو هەنگاوانی کە بۆ ریفراندۆم درراوە چ سیاسیان و چه عملیان ئەو هەنگاوانە چین کەنراون بۆ ئەوەی ئاماداکاری بکرێت بۆ ریفراندۆن ئەگەر جەنابیان بتوان جوابمادەوە زۆر باشە ئەو برادری تەنیشتەوە دواتر تۆ قسە بکە دواتر تۆ دەستخۆش بۆ بەرنامەکەت خێراتنی میوانە خۆشەویستەکان دەکەم سەبارەت بە مادەی 140 پرسیارەکە مادەسی میوانە بەڕێزانە مادەی 140 پیان وایە ئێمە مستەقبلن پێوەستمان بە مادەیەکی تر نابێ بینین نایبنین بە مادەی 141 بێ 42 بێ ئەم عارە بە هاوردانەی کە ئێستاکە دێن مستەقبلن ئەمانە بە ئاسانی دەرەسنەوە ئەم پرسیارە خۆزگا لایانی دەسەڵاتدار لەم شارە یەکێ لەو لایەنە لێرە بەشدار بووان لە بەرنامەکەی جەنابەت بۆ ئەم پرسیارەم لەو بکردایە بە جددی ئێستاکە ئەبینین حەشد شعبی لە دووس خورمات و لە ناو مادەی 140 عربانی کە لە جنوبۆ لە مەحافزە سونەکان و هاتوونە بۆ عێراق ئەمانە مادەی ترمان پێویست نییە مستەقبلن ئێمە ئەمانە دەرنین هەنی ئەمانە خاصن حەشد شعبی ئەمانە هێزێکی چەکدارن زۆر ئەستەمە بە ئاسانی ئەمانە دەرکەین پرسیاری دووەم سەبارەت بە ڕیفراندۆم یانی ئێمە دەبین لەلایەنە سیاسەکان جگە لە پارتی دیموکراتی کوردستان ئەو لایەنانی تر ینی بە فعلی لەگەڵ ریفراندۆمانین ئەگەر نا بۆ جەنابی سەرۆک کاک مەسعود ینی ئەم هەفتەیە کە هەوڵ ماوەیەکی زۆر هەوڵی دا ئەم هەفتەیە بە جددی هەوڵی دا و هیچ لایەنێکی تر جگە لە سەرکردایەتی حیزبەکانی تر بەس وەکو ئەلامێ بیستومان ینی هاوکاری ئەو زەلامەنین بەڕاستی وەکو لایەنگرێکی ئەو حیزبەنی مەقساکەم بەڵام وەکو ئینسانی وەکو مواطنێک بزانە بۆ لایەنەکانی تر پرسیارەکەمان ڕاستی کاک برایان بەڕاستی بە جوان باتەوە بۆ لایەنەکان تر بە فعلی لەگەرەوە نین دەستان خۆش بۆ سوپاس ئەو برادرە مایکی ڕادەستەی دەستخۆشی لە جەناب دەکەم بەڵێ دەستخۆشی لە جەناب دەکەم بۆ بەرنامەکە و بە خێراتنی میوانەکانی ژەکەم منە پرسم ئامانجی حزبە سیاسیەکان لە دوای 2023 لە کەرکووکە چی بووە تا ریفراندۆم بکەین ئەنی ئامانجی سیاسی چی بووە لە ڕووی پەروەردەوە ئیگری لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی سیاسیشەوە ینی ریفراندۆم کاتێک بوونیە بێ کە ئەم هێزانە یەک بگرن بە یەک گوتاری یەکگرتو بچینە پێشەوە خۆ فاشیزمی ئەو کاتی کاسایکردبی کۆشی دابش کردووانە هەر فاشیزمی داعش ئێمە نەماتوانیوە لەم سیستەمانە یەک بگرین کوا لە پرسی ریفراندۆما یەکەگرین بۆیە پێم وایە وەک هاوکارم وتی ئەمیش وەرەقەیەکی سیاسی فرادرێ ئایا تا چەندێک ئەوەی کەتەلۆنیا خۆ ئەوەی بەرشەلۆنەوە کاتێک ئەوەی کرد لە 9 2004 داوای کرد فەشەلیێنە ئایا ئەو ریفراندۆمە ئایا زەمانەت هەیە فەشەلێنێ دووبارە بە خێر و سوپاسان دەستخۆش ئەو برادەرەی پێشەوە بەڵام بە کورتی زۆر سپاس بۆ تۆ بە خێراتنی میوانەکانی شەکەم من پرسیارێکم بۆ دکتۆر محەممەد هەیە ئایا دەوڵەتێک کە ئینسانەکانی هەمووی برسی بن و لایەنەکانان هەمووی ناکۆک بن لەگەڵ یەکاو ئەم لایەنێک احتراف بەوی تر نەکە یعنی چ سوودێک لەم دەوڵەتەیە بینین ئێمە دەوڵەت بۆ ئەوەیە کە ئینسانەکان خۆشگوزەران بن وەکو قسەیەک ئەلبێر کامۆی ئەڵێ تۆ کەسێک دەوێت کەنانت باتێ و ئازادی و لێفسەنیا کەسێک ئازادی و باتە نانە لێفسەنێ من ئازادیەکەم دەستکە و برسێتی بیانەوە بۆ ئەوەی کە کورد دەوڵەتی نەبێ قەیناکە بەڵام ئەزانی چۆن ئێستا لیبیا پاشەوەی کە ڕووخا هەر بە دەوڵەتی خۆی ماوەتەوە عێراق چەند جار حکوومەتی دیکە هاتووە بەڵام هەر بە عێراقی بە دەوڵەتی خۆی ماوەتەوە فەڵەستین چەندی وڵاتی دیکە تۆ ئەگەر دەوڵەتی هەبێ پێتوانی ئەتوانی لەناو دەوڵەتە گۆڕانکاری بکەیت زانیت چۆن کاکە و نەرجان سیاسەکانی ئێمە ناتوانن چوار پارێزگا بەڕێوە برن ئایا چ زمانێکە بووی کە بتوان دەوڵەتێک بەڕێوە برن من وەکو دەرچوویەکی بەشی زمان باسەکەم یعنی ئەمانە چوار پارێزگان لە زمانیش تەنانەت یەک نین عەرب 22 دەوڵەتە بە یەک زمان ئەخوێن و ئەنووسن
بەڵام ئەمانە چوار پارێزگان ڕێنمایەک بچێت بۆ دۆگیا خود خوێندن لە سنووری دوهۆک و پارێزگای دووەکوانەیە بە بادینیە و لە سنووری سلێمانیا بە زاراوی سۆرانێ و لە هەڵەبجە هۆرامانیشا بە هەورامی و یعنی تەنانەت لە گەورە زاراوەکانی بۆ شێوە دروست کردووە ئەگەڕێمە وڵات باشە دەست خۆش سپاس دەکەم ئەگەڕێمەوە لای میوانەکانم دکتۆر لە جەنابتەوە دەست پێ یەکەم لە دوایین پرسیاری ئەو برا بە ڕێزەوە دەست پێ یەکەم قسەیان لەسەرەوە کرد زۆر بەیان کۆکن لەسەرەوەی کە ئەڵێن زەمانەت چییە بۆ ئەوەی کە ڕیفراندۆم ئەنجام بدرێت لەم ناوچانە ئەم ناوچانە بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان کورد زەمانەتێکی هەیە ئێستا بینین عەرەبێکی زۆر هاتوۆتە ئەم شارەوە ئەوانەی کە لە مادەی قەرەبووی مادەی 140 وەرگرتووە هێشتا بەشێکی زۆریان نەچووەتەوە کورد زەمانێکی پێیە کە دەتوانێت لە ڕێگەی ڕیفراندۆم ئەم ناوچانە بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان بۆ منە پرسیارەکە بەڵێ من وا تێگەم نەوعە تێکەڵکردنێکەیە لە بینی دوو مەوزوع مەوزوعی ڕیفراندۆم لەسەر جیابوونەوەی کورد بۆ دروستبوونی دەوڵەتێکی کوردی و لەگەڵ ئەوەی کە گەڕانەوەی ناوچە دابڕێنراوەکان وانەی کە ڕیفراندۆم هەنگاوێکە لە مادەی 140 لە دوایین بڕگێ هاتووە یعنی ئەمە باسی چیەکەین باسی ناوچە دابڕێنراوەکانەکەین بۆ سەر هەرێمی کوردستان یا باسی ئەوەکەین ئیستیفتا لەسەر دروستبوونی دەوڵەتێکی کوردی جیابوونەوە لە عێراق ئەمە دوو بابەتە بەڕاستی یەک بابەت نییە بەڵام یەک شتەیە یعنی ڕیفراندۆم ڕاپرسی استیفتا لەسەر ئەم مەوزوعانە معنای ئەوە نییە کە استیفتاکە تەواو بوو یەکسەر تۆ ئیعلانیەوەکەی ئەمە نامەیەکە و ریسالەیەکە ئەیگەێنیتە هەموو دنیا کە ئەم میلەتە کە ناوی میلەتی کوردەخوا بەم شێوەیە دروستی کردووە بەشێکە لە عێراق و بەشێکە لە سووریا و بەشێکە لە ئێران و بەشێکە لە تورکیا ئەمە ڕەئیانە ئەمە ویستی ئەم خەڵکەیە ئەیەوێ وەکو عەرەبستان وەکو تورکمانستان وەکو فارس وەکو میلەتەکانی تر دەوڵەتێکی هەبێ ئەمە مەوزوعێکە جگە لەوەیش لە ناو عێراقیشە ئەم میلەتە کە میلەتی کووردە ئەیەوێ لە منطقەیەکە بژێت یا هەندێکیان هەیە لەگەڵ کەسانی ترە ئەژێن مرتاحنین لەگەڵ ئەوانی ترە لەبەرەوەی مافەکانی خۆیان وەرنەگرتووە لەبەرێت تەعدا و ستەمیان لە ئەکرێ ئەیانەوێ بچنە سەر پارچە گەورەکەی تر بچنە سەر پارچەکەی تر کە هەرێمی کوردستانە بچنە باوشی دایک ئەمە مەوزوعەکەیە بەڕاستی جا چەند تا ئێستا وەزعەکە چۆن ئەڵێ مناسبە بەوەی باس بکرێت لە ڕاستیە یەکگرتنی ماڵی کورد یەکگرتنی ماڵی کورد تەوحیدی خطابی سیاسی مەوزوعێکی زۆر گرنگە بۆ ئەم پێش ئەوە بکرێت ینی کەواتە ڕێکخستنی نێو ماڵی کورد زەمانەتە استعداداتی بۆ بکرێت بەڵێ استعدادات بکرێت بۆ ڕیفراندۆم ئەو شتانەی کە عائقن ئەو شتانەی کە ڕێگرن لە بەردەمی ڕیفراندۆمە هەوڵ بدرێ هەموو لایەنە سیاسیەکان یەک بگرن و ئەوان ئەو عایقانە نەیەڵن دوای ئەوە ڕیفراندۆم بکرێت زۆر باشە زۆر باشە مامۆستا ئیبراهیم قسەم لەسەرەوەم بۆ بکەی ئێستا وترێت هەندێک بربەستن لە پێش ئەنجامدانی ڕیفراندۆم ئەو بربەستانە چین کە تا ئێستا کورد تێنە پەڕاندووە ئەو لە پرسیاری ئەو برایش بە وەڵامی پرسیاری ئەو برایش بێت ئێمە ئەگەر بێت و بمانەوێت تورکمان یان نەتەوەکانی تر لە کەرکووک ڕازیکەین بۆی دەنگ بدەن بە گەڕانەوەی ئەم ناوچانە بە تایبەتی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستانە بێت لەسەر سێ ئاست سێ میکانیزم مامەڵی لەگەڵکەیت میکانیزمی یەکەمیان ئێمە حیزبە سیاسیە تورکمانی عەرەبیەکان بێن ئیتفاقیان لەگەڵا بکەین بۆی کە ڕازی بن بە گەڕانەوەی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان بۆ سەر هەرێمی کوردستان ئەگە ئەم هەنگاوە بندرێت هیچ دەستێوەردانێکی نێودەوڵەتی ناکرێت ئەمە خەزم ئەمە میکانیزمێکە میکانیزمی دووەم شەقامی تورکمانی و عەرەبی ڕازیکەین بەبێ حیزبە سیاسیەکان یعنی خۆ حیزبە سیاسەکان تەمسیلی هەموو شەقامی خۆیان ناکەن کوردیش هەموو حیزبەکانی تەمسیلی هەموو شەقامەکە ناکات لەبەرەوە خەڵکێکی زۆر هەیە لە تورکمان و لە عەرەب کورد دەتوانێت لە دەرەوەی سیاسیەکانی تورکمان و عەرەب شەقامی بۆ زۆر تەبیعیە شێوەیەکە بێت بەو خزمەتگوزاریانەی کە ئێمە لەم ناوچانە کە بەبێ جیاوازی پێشکەشەکەین و بەو دیفاعی کە پێشمەرگە و هێزەکانی یاساییش پێشکەشێکەکەن و سەروماڵی هەموو نەتەوەکانە پارێزن بەبێ جیاوازی شتمان هەیە ئێمە شەقام قەناعەت پێ بکەین بەوەی کە نەکەوێتە دوای هێزی پێشمەرگە چەندین ساڵە قوربانیەدات لە شەڕی داعش پێشتریش بەڵام هێشتاکەی بۆ چوونی سیاسەکان گۆڕانکاریەوە تۆ بەسەرە نەهاتەوە وەکو باسم لێو کرد ئەو ڕۆحەسەن تۆران لە کوردستان باسیەوەکردکەوان لەگەڵ ڕیفراندۆمانین بەڵێ وتم ئێمە سێ میکانیزمەیە میکانیزمی یەکەم ئەوەیە لەگەڵ هێزە سیاسیەکان مامەڵە بکەین میکانیزمی دووەم لەگەڵ شەقامە من پێم باشە لەگەڵ شەقامە مامەڵە بکرێت چونکە شەقامە تا ئێستا کورد و تورکمان و عەرەب لە کەرکووک زۆر پێکەوە ژیانێکی ئاشتیانەی بەهێزیانەیە من وازانم شەقام ناکەوێتە دوای سیاسەکانی خۆیان لە پێکاتەکانی تر ئەگەر ئێمە مامەڵەیەکی تەندروستیان لەگەڵا بکەین خاڵێکی تر میکانیزمی سێم چییە
ئێمە ئەنجومەنی پارێزگای کەرکووکمانەیە بە دوو لە سەرسەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئێمە ئەتوانین بڕیارێ بدەین ئەم ناوچانە بگەڕێت کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئێمە ئیستا 26 ئەنداممان هەیە لە لیستی برایەتی کەرکووک لە کۆی 41 یەک ئەندامێک لە نەتەوەکانی تر بێتە لای ئێمە لەگەڵمانە تەوقیع بکات کورد چەند ساڵە نێتوانیوە ئەندامێکی تورکمان و عەرەب ڕازی بکایە چۆن نەتوان شەقامی کوردی و شەقامی تورکمانی و عەرەبی ڕازی با قەزمەوەش میکانیزم ئەبێ هەوڵی بۆ بدەین من ناڵم نەمانتوانیوە بیکەین ئەبێ ئەگەر لەوە ڕابردوش نەمانتوانی بێ لەمە بووە ئەم میکانیزمانە ئێمە کاری لەسەر بکەین بۆی کە بتوانین ئەوە جێبەجێ بکەین ئایا ئەم ناو خاڵێکی تر گرنگە ڕیفراندۆم لە کەرکووک سەرکەوتوو نابێ بەم سنوورە ئیداریە ئیستەی بۆچی لەبەرەوەی کە دوو لەسەر یەک لەسەر سێی کەرکووک حەویجە و ئەو منتیقانەیە بەڵامەوە لە بەرژەوەندی کوردانیە حەویجەکەدا بڕێنراوە لە کەرکووک حالیان لە بەرژەوەندیبانە دا ببڕێت لە بەرژەوەندیبان نییە بمێن چونکە دەنگ نادەن بۆ گەڕانەوەی کە زۆر باشە گەڕێمەوە لای اینجا چەمچەماڵ و زۆر باشە کفری و دووز و ئەمانەش لەسەر کەرکووک نییە بەم شێوەیە زەحمەتە زۆر باشە مامۆستاگە نەگەڕێمە وڵات کاک محەممەد قسەم لەسەرەوە بکەی پێشتر دکتۆر کەمال کە ئەندامی سەرکرداری پارتی دیموکراتی کوردستان بەردەوام قسەی لەسەرەوە کرد کە ئەڵێ ئێمە بۆ بۆرە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ئەڵێ ئێمە لەگەڵەوە نیمان حەویجادا ببڕێنرێ لە کەرکووک و هەندێرانی سیاسی بۆ نمونە یەکگرتووی ئیسلامی کوردستان باس لە دابڕینی حەویجاکە بۆ ئەوەی کاریگەری باشتری هەبێ لە سەر ڕیفراندۆم ئێوە ئەو هەنگاوە چۆن نەبینن طبعا پرسیار ئاراستە کرا بەس تۆش پرسیارە ئاراستە کرد ئەگەر موفق نەبووم یا کات نەبوو بە کورتی توانی وەڵامی پرسیارەکانش بێتەوە داوای لێبوردنیان لێ یەکەم مەسەلەی خاک مەسەلێکی شتێکی تایبەتمەندە بە نیشتیمانێکەوە لەوانەیە بە کەسێک یا بە دوو کەس بەلایەنێکی سیاسی بە شێوەیەکی تر نەتوانین ئێمە بڕیار لەوە بدەین کە بەڵام خۆ ئێستا حەویجە گەڕێتەوە مەسلەی کاگیبراژ من تەسەورەکەم لە ڕووی ئیداریەوە ئەوە پێشنیارەکە کە ئەو حاڵەتە ئێستا لە قازانجی ئێمە نیە نەک ئەوەی کە ئەم لە ڕووی نەتەوەیەوە یا جوگرافیەوە بڕوای پێنیەوە ینی قسەکان ڕێکخینەوە خۆی ئەساسەکە ئەوەیە بەڕاستی ئێمە کە لە ناو لایەنە سیاسەکانەوە بۆ ئەو بەڕێزانی کە پێیان وایە ڕفراندۆم مزایدەیە یا مەسەلەن حاڵەتێکە حزب سیاسەکان لە بین خۆیان ڕێکناکەون ئێمە چی بکەین ئەی چۆن دەنگ بدەین ینی ئەمە شتێکی دروستە ئەو ڕژێندرێ ئێستا بۆیە ئێمە نابێ یەک بابەتێک هەیە وەکو گەل وەکو هاوڵاتی وەکو تاک ئەو مافا لە دەست خۆمان بدەین کاتێک کە لایەنە سیاسەکان بە دڵی ئێمە ناجولێنەوە کاتێک کە حزب سیاسەکان پێک ناکۆکن کاتێک کە ئەو بابەتانەی ئەیبینین ئێستا لە بەرچاومان بە ئێمە قبول نییە کێ باڵاترین دەسەڵاتە گەل باڵاترین دەسەڵاتە تۆ باسی ئەلبەرکامۆ بۆ منەکەی منیش باسی کتێبەکەی ژان ژاک ڕۆسۆ بۆ تۆەکەم لە گرێبەستی کۆمەڵایەتی گەل باڵاترین دەسەڵاتە و ئەو کەسانەی کە ئەچنە دەسەڵات ئەگەر نوێنەری گەل بە دڵی گەل نەجوولایەوە گەل لە ڕفراندۆمێک لە ڕادەربڕینێک لە هەر شتێکی تر تۆ ناوی ئەنەی ئەبێ بێ ڕای خۆی دەربڕێ بەرامبەر بۆ بابەتانە بە سیاسەکانی بڵێ ستۆپ ئەمە ڕای ئێمەیە بۆیە باسی ڕێفراندۆمەکەین و باسی سایکسپیکۆ کە ئەکرێ ئێستا کۆتایی پێهاتووە لەم 100 ساڵەیە وە کورد بەعام بە هەموو لایەنە سیاسەکان ئەی وروژێنین سنتەر استراتیژەکان ئەی وروژێنێ نە لە بەرچاوی کاڵی کووردە بە تەنها هاوڕێکانم ئەبێ ئەوەتان لە بیر بێکە ئەمە وعسى أن تكرهوا شيئا فهو خير لكما داعش هات هەموو ئەم سنوورانەی تێکشکان داعش هات ئەم مەرزانەی نەهێشت ئەم سنوورانەی نێشت پارچە پارچەی کرد خیر بوو بۆ فرسەتە بۆ ئێمە زۆر خراپ بوو بەڵام بە خێر شکاوەتەوە بۆ میلەتی کورد فرسەتە بۆ ئێمە چ لە کوردستانی ڕۆژاوە چ لە کوردستانی باشوور گەورەترین سوود وەرگرین لەم حاڵەتە بۆ ئەو برا بەڕێزە جوانەشە من پێم وایە برسی ڕاوە کەروێشکەکە کاکی خۆم حەزرەتی قانع فەرمێ قانعم ئیمڕۆ لە زیندانە گەر بە ئازادی بژیم گەر بە ئازادی نەژیم مردن خەڵاتە بۆ لەشم زۆر باش با هەژارێکی سەربەرز بین نەک هەژارێکی کۆیلەی ژێردەست ئەمە ئەساسی ئێمەیە ئەمە بانگەشە نییە بۆ هیچ حزبێکی سیاسی بانگەشەیە بۆ نەتەوەیەک ئێمە ئەمانەوێ نەتەوەیەک بۆ یەک جار ڕای خۆی بە جیهانیان نیشان بدا بڵێ ئێمەش وەکو فارس وەکو تۆرک وەکو ئینگلیز دەوڵەتی خۆمانمانەوێ کاکەم پەیوەند مەبن گیرۆدە مەبن بە هیچ ڕەیەکی سیاسی بەڵێ دەوڵەتی خۆمانەوەی بە کورتی وەڵامی و پرسیارم بدێتەوە کە ئێستا ئەوەی کە مامۆستا ئیبراهیم خەلیل باسیلەوە کرد کار لەسەر شەقامی تورکمانی و عەرەبی بکەن بەهۆی ئەوەی کە
دە ساڵەیەوە زیاتر لە دە ساڵە ئەزمونتانێ لەگەڵ بەرپرسان یاخود سەرکردەکانی تورکمان و عەرەب لەم شارەیە هیچ بەرەو پێشچوونێک بەخۆوە نەبینیوە تا چەندێەوە لەگەڵ ئەوەی مامۆستا ئیبراهیمیان لە کار لەسەر شەقامی تورکمانی و عەرەبی بکەن کار کراوە بەرەو پێشچوونی باشیش بەخۆیەوە بینراوە بەڵام بەرامبەر بەو تێزە ئانتیتێزێکی تریش هەیە لایەنی سیاسی هەن دەوڵەتی ئیقلیمی هەن دەوڵەتی جیهانی هەن ئەیانەوێ ڕێگر بن ئەمە دیالکتیکە ئەمە جەدەلێکە لە نێوان ئەم بەرژەوەندیانە کە هەیە لێکدانی بەرژەوەندیەکانە و جاری واشە لێکدانی تەواعیف و مەزهب و فەرهەنگی جیاوازیشە ئێمە بێ ئاها بیخوێنینەوە کورد هەوڵی داوە بە قەدەر ئیمکانیات و هەوڵی خۆی بەرامبەر بەوە دەوڵەتی هەرێمیمان هەیە بەغدامان هەیە دەوڵەتی جیهانی بەڵام بمبورە وەکو مامۆستا ئیبراهیم هاتنی پێشمەرگە پاراستنی سەر و ماڵی هەموو نەتەوەکان فرسەتێکی تاریخی بۆ ئێمە لەم ناوچانە دروست کردووە بۆیە کورد پێی وایە ئەم فرسەتە لە دەست نەدەین وەکو ئیمڕۆ کاکە حەمەی حاجی مەحموود وتی فرسەتێکی ئاڵتونیە بۆ کورد و نابێت لە دەستی خۆمانی بەڵێ دکتۆر ئەگەڕێمە لای جناب پێت وایە کورد دەرفەتی لەمە زیێڕینتری بۆ ئەڕەخسێت ئێمە باسی ئەمڕۆکەین باسی مستەقبل ناکەین چی ڕۆدا نازانی بەڵام زۆر فرسەتی زێڕینمان لە دەست چوو نازانین یعنی ئەوە غەیبە فرسەتی ترمان دەستەکەوێدانا بەڵام زۆر فرسەتی زێڕینمان لە دەست چوو بەڕاستی نەمان خۆستاوە لەبەر دڵسافی خۆمان هەیە باشترینە لە چاوانی ڕابردوو بەڵێ 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 مامۆستا ئیبراهیم دێمە لای جەنابەت ئێستا ئەو هەنگاوانەی کە پێویستە بنرێت کورد زۆر جار هەندێک لە ئەندام پەرلەمانە کوردەکانیش دەڵێن پێویستە لە ڕێگەی دەستورەوە بابەتانە یەکلایی بکرێتەوە پرسی گەڕانەوەی کەرکووک لە ڕووی ئیداریەوە پێویستە کورد جارێکی تر پشت بە دەستوری عێراق بەستێتەوە لە ڕێگەی دەستورەوە کاری خۆی بکات من وازانم دەستور پێویستی بە جێبەجێکار هەیە جێبەجێکارانی دەستور لە عێراقا خەڵکی دوو نەوعن یان ئەوانن کە نایانەوێت لە بەرژەوەندی کورد دەستور جێبەجێ بکرێ ئەگەر هێزیان نەبوو یان بێدەسەڵاتن لە جێبەجێکردنی دەستور بەڵام خاڵێک هەیە گرنگە جەدەلی ئەم مۆزوعە ئێستا دوو خاڵە خاڵێک بە دوو بەشە بەشێکەڵێن ئێمە بێ ناوماڵی کوردی ڕێکخەین اینجا ئەم هەنگاوە بنین بەشێکەڵێ نا با هەنگاوەکە بنین دوایی ناوماڵی کوردی ڕێکخەین بەشی یەکەمیان ئەبێت چی بکرێت لەوەیە بەش یەکەمیان ئیجابیەتەکەیەوەی بە ناوماڵ ڕێکخراوی ئێمە بە سەرکەوتی ئەمانجامەدەین شتێکی زۆر معقولە بەشی دووەمشیان ئەگەر ناوماڵمان پێ ڕێک نەخرا ئەم فرسەتە لە دەست خۆمان بدەین لەبەرەوەی ناوماڵمان پێ ڕێک ناخرێ و فرسەتەکەش لە دەستمان من ڕێیەکی شخصی خۆمەیە ئەوەیە کە ئێمە ئەتوانین هەرچی بەیە کۆ بکەین ئێمە کار بکەین لەسەر ڕێخستنەوەی ناوماڵی کورد و ئەمەش بکەین زۆر باش زۆر باش لەسەر حساب چووکە بۆ تۆ ئەگەر ناوماڵ ڕێک نەخەی ئەمە بشکەیت دوایی عمری کورتە بێ و لە دەستە چێ بەڵام ئەگەر چاوەڕێی ناوماڵ ڕێکخستنش بکەیت ئەمەد لە دەستە چێ فرسەتەکە لە دەستە چێ بۆیە ئەکرێ پلانێکمان هەبێ هەرچی لە یەک کاتە زۆر کاتی بەرنامەکەم مامۆستا دوایین پرسیارم ئاڕاستی جەناب دەکەم پێت وایە ئێستا ئەو تەنگەژە سیاسیە یاخود ئەو تەنگەژە سەربازیی کە ڕۆژهەڵاتی ناوڕازەوە بە تایبەتیش عێراق و سووریای گرتووەتەوە ژانی هەڵوەشانەوەی سایکس بیکۆیە یاخود جەنگێکی گەورەی چاوەڕوان نەکراوە ژانی هەڵوەشانەوەی سایکسپیکۆ نییە ژانی وجودی سایکسپیکۆیە لە 100 ساڵی ڕابردوو کە بە ناحەق بەسەر ئەم ناوچەیەیە فەرز کراوە کە لە 50 ساڵی ڕابردوو ئەزعف الئیمان ئەم ناوچەیە ئارامی بەخۆیەوە نەبینیوە لە دوای چلەکانەوە کە جەنگی جیهانی تەواو بووە ئەم ناوچەیە ئەمجا کەمێک لە ئێمە دوور بۆ کەمێک لە ئێمە نزیک بۆ بەڵام ئەم ناوچەیە ئارامی بەخۆیەوە نەبینیوە بۆیە سایکسپیکۆ بە ئەو وەزعی کە ئێستا هەیەی هەڵواشراوە دیفاکتۆیەک هەیە دیفاکتۆکە ئەوەیە کە عێراق 3 بەشە سووریا 5-6 بەشە کورد پێویستە لەم دیفاکتۆیە باشترین ئیسفادەی خۆی بکە بەسەن بۆ نمونەوەک تاکێکی کوردی من ئاوات مەخواست ئێمە بمانتوانی باە لەگەڵ ڕۆژاوە بەیەکەوە هێڵانی شتێکمان بکردایە کە نەمانتوانیوە بەڵام معنایەوە نییە کە باشوور بەتەنها یا ڕۆژاوە بەتەنها شتێک نەکەیت سپاس دەکەم سپاس بۆ میوانەکانم دکتۆر ئەمین عەزیز جواد مامۆستای زانکۆی ئیبراهیم خەلیل ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان دکتۆر محەممەد خورشید مامۆستای زانکۆ سپاسی ئەو گەنجانەکەم کە لەگەڵمان نەبوون سپاسی پرۆدیوسەری بەرنامەکەم سۆران کامەران و ئەو تیمەی کە لەگەڵمان نەبوون سپاس بۆ ئێوەش تا ئێستا بە دیار بەرنامەکەمان بوون سپاس Peace and freedom in Kurdistan. یا با تەواو ببینین نەمینین یا ئەبی بەرەو سەر بخۆین